ئاهەنگی کۆتایی پرۆژەی بەهرەیە لە گەرمیان کە تێیدا ئەنجامی تاقیکردنەوەی پرۆژەی بەهرە ڕاگەیەندرا و سەرکەوتوانی پرۆژەکە خەڵات کران. پرۆژەی بەهرە پرۆژێکی هاوبەش بوو لە نێوان قوتابیانی کوردستان ناوەندی قوتابیانی کوردستان لەگەڵ ئینستیتوتی ماڵی کورد لقی کەلا. ئەم پرۆژەیە پێک هاتبوو لە تاقیکردنەوە لە کتێب بستنی کێشەکان لە ئەحوالی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. ئەمە والحەمدولله یعنی خەڵکێکی لێ زۆر بەشداریان کرد لە بابەتەکە. ئێستا ئێمە لەو کاتی ئینەکانمان تاقیکردنەوەکانمان تەسلیحدا و لژنێ تایبەتمان بۆ دانابوو ئەوانەی وا سەدیان هێنا و نۆتونۆنە هێنا و نۆتوەشیان هێنا ئەوانە خەڵات کرا. ناوەندی گەرمەنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێک لەو پرۆژانەیە کە لە پێشوو ئەنجامی دا و بە پایان گەشت سوپاس بۆ خی گەورە پرۆژەی بەهرە بوو. پرۆژەی بەهرە بریت و ئینشاءالله پرۆژەی داهاتووترمانە بێ لە داهاتووە بۆ خزمەتکردنی چینی گەنجان و چینی قوتابیان بۆ ئاشناکردیان بە بیرۆباوەڕی ئیسلامی بە قیەم و بەهای باڵای جوان و ئینشاءالله خاوەنی بنە خاوەنی ڕەوشتێکی بەرز و جوان لە کۆمەلگایە و نمونە بن و دیار بن لە کۆمەلگای ئینشاءالله. گومانی تێدا نییە بابەتی پەروەردەیی زۆر دەواازە و ڕێگەی هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تاکەکانی لەسەر پەروەردەکەین. یەکێک لە هۆکارەکانی پێگەیاندن بریتە لە ئەم شێوازەیەکی ئێستا ئەمە ڕێکخراوی قوتابیان لە سەر ئاسیا هەرێمی کوردستان و لە ناوچە جیاوازەکاندا پەیڕەوی دەکەین. بۆ شارەزابوونی تاک لەم کۆمەلگەیەدا لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستمان بەوەیە تەریقەیەکی خێرا بگرینە بەر بۆی گەنجەکانمان ئاشنا بن. خۆتان نزان لە دیراساتی خوێندندا ئەم بابەتانە زۆر لاواز کراوە یان نێڵراوە بۆ ئێمە بتوانین تاکەکانمان لە ژیان و لە سیرە و لە ئەدەبیات و فەرهەنگ و کولتوری ئاینی خۆمان شارەزا بێ. خاڵێکی تریش خۆتان نزانن ئەو هەموو تەوژمە خێرایی ئیلحاد و خراپەکاری کە بەرامبەر بە ئاین و ئەخلاقی ئەم میلەتە دەکرێت پێویستی دیسان بە ئەوە هەیە کە ئێمە پرۆژەمان بۆ نەوەکانمان هەبێت بۆ منداڵەکانمان هەبێت. بەشداربوانیش بە گرنگیەوە باس لەم جۆرە چالەکیانە دەکەن و پێیان وایە پێویستیەکی ئێستای کۆمەڵگەی کوردیە و ئەم پرۆژانە پەروەردەیەکی باش و نەوەیەکی تەندروست بۆ کۆمەڵگا بەرهەم دەهێنێت. سلام علیکم، دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم بۆم پرۆژەناوەیە کە ساڵانە ڕێگەیەنێ. من وەکو بەندە بەشداریم کرد لە کتێبی بستنی چێشەکان لە ئەحواڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە گۆش و فرۆشی زۆرەوە بەشداریمان کرد. ئەلحەمدولله توانیم سەرکەوتن بەدەست بێنم و لە پلەی نایابە بەدەست بێنم و بە براوەی خەڵاتی یەکەم کە عەمرەیەک بوو لەلایەن کۆمپانیای زەهاوە بۆ یەکەمی پرۆژەی بەهرە دابین کرا. وەکو ئەوەی کە ئێستا کۆمەلگە کەوتۆتە چەقبەستیەکەوە لە ڕووی ئەخلاقی لە ڕووی پەروەردەیی و لە خەریکە خێزانی کوردیش لە ناوەدەن وەکو هەموو ڕێکخراوە ئیسلامەکان و ئەو ڕێکخراوانەی کە پاڵپشتیان پرۆژانەکەن دەستخۆشێکی زۆر زۆر گەورەمەیە بەتایبەتی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە توانیان بەم پرۆژە گەورە و ناوازەیە هەڵسن. پرۆژەی بەهرە یەکێکە لە پرۆژەکانی ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بریتی بوو لە تاقیکردنەوە لە کتێبی بیستنی چێشەکان لە ئەحواڵی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کە تێیدا زیاتر لە 3000 کەس لە سنووری گەرمیان بەشداریان تێدا کرد. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.